هەندێکمان یاخود زۆر بەمان ڕەزیلین بەخیلین لە عیبادەت و قورئان خوێندن و ذیکری خوادا. بەداخەوە تەماشا دەکەی لە هەشەی خۆمان سەرف ناکەین، زمانی خۆمان کە بە بەلاشە بە پارە نییە بەخیری دەکەین لە لاشەی خۆماندا، دوور کات شەو نوێژمان پێ ناکرێ، بەخیری دەکەین لە لاشەی خۆماندا لاپەڕەی قورئان ناخوێنین، بەخیری دەکەین لە لاشەی خۆماندا و لە زمانی خۆماندا بە هەمان شێوە ذیکری خوا ناکەین. زۆر بەمان چەندێکتان ئەمڕۆ 100 جار وتانە ئەستەغفر الله، چەندێکتان ئەمڕۆ 100 جار وتانە سبحان الله وبحمده، پارێشی تێ ناچێت لە کاتێکە. بۆیە تەماشا دەکەی خوای گەورە دەفەرمێ یوسەبیحون اللەیل والنەهار لا یەفتوڕون، مەلایکەکانی خوا سەلامی خوایان لەسەر بێ شەو و ڕۆژ ذیکری خوا دەکەن ماندووش نابن. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئاسمان چۆن دەڵی دەنگ و جیڕەی لێ پەیا بووە، حەقی خۆیشێتی ئاوەی بەسەرا بێت، چۆن شتێک قورس بێت جیڕێ دەنگێکی تایە، ئاسمانیش ئاوا تەنراوە. بۆیە دەفەرمێ ما فيها موضع 4 أصابع إلا وملك واضع جبهته ساجدا لله. تەماشاکە سبحان الله جێگای 4 پەنجە نییە بەتاڵ بێ لەو ئاسمانە گەورانەدا، ئیلا دەبینی مەلائیکەیەک سەجدەی بردۆ نێوچاوانی داناوە بۆ خوای پەروەردگار سەجدە بۆ خوا دەبات. بەڵام ئێمە ڕەزیلین بەخیلین چروکین لە عیبادەتی خوادا زۆر بەمان. بەداخەوە ئەوش حاڵی مەلائیکەیە لە ئاسمانەکان هەمویان سەلامی خوایان لەسەر بێ مەشغوڵن بە عیبادەتەوە، مەشغوڵن بە گوێڕایەڵیکردنی فەرمانی خواوە، ئێمەش سەرقاڵ و مەشغوڵین بە مخالفەکردنی فەرمانی خوا و پێغەمبەری خواوە صلی الله علیه وسلم. بیلعکسی ئەوان ذیکری خوا دەکەن، ئێمە تاوان دەکەین. ئەوان مەشغوڵن بە عیبادەتەوە، ئێمە بە تاوانەوە. لە کاتێکە ئەوان گوناه و تاوانیان نییە، هیچ هەڕەشەیەکی خوا نەیانگرێتەوە، بەڵام ئێمە هەموو هەڕەشەکانی خوا دەمانگرێتەوە ئەگەر نەگەڕێنەوە بۆ لای خوا. بۆیە بەڕاستی بەخیل و ڕەزیلین لە عیبادەتی خوادا، ئیتر قورئان خوێندن بێ، نوێژ و عیبادەت و شەو نوێژ بێ، ذیکری خوا بێ، بەخیل و ڕەزیلین، نە لاشەی خۆمان سەرفەکەین بە پێویست وەکو خواناسان، نە زمانمان. مامۆسایەکی بەڕێزمان خوا لێی خۆش بێ ئێستا نەماوە، لە 98 و 99 چوو بۆ حەج، چووە خزمەتی شێخ بن باز ڕەحمەتی خوای لێبێت، کەو کاتە مابوو 98 والله أعلم. دەفەرمێ تەلەفۆنێکی ئەرزی لە بەردەمیا بوو، تەلەفۆنی بۆ دەهات جوابی پرسیارەکانی ئەدایەوە. واللهی دەڵێ تەماشام دەکەم ئەو چاوی نەبوو، نابینا بوو. ئەڵێ واللهی کاتێک کە پرسیاریان لێ ئەکرد حتا پرسیارەکەی تەواو کرد، ئەو کەسە بە تەلەفۆن ئەم ذیکری خوایە کرد، دەمی ناوەستە، زمانی ناوەستە. ئەڵێ کاتێکیش کە تەلەفۆنەکەی داخست هەر ذیکری خوایە کرد. ئەوانە خوای ناسی، نەک من و تۆی ئیمان ضەعیف بەخیل و ڕەزیل و چروک ناتوانین چوار لاپەڕە قورئان بخوێنین و ڕۆژانە.